مافی مناڵانن مافی خۆمە یاریکەم ڕەنگی جان جان دیاریکەم ئەو مافانە بزانن کە مافی مناڵانن مافی خۆما یاریکەم ڕەنگی جوان جوان دیاریکە مافی خۆما بخوێنم هاوڕێکانم بدوێنێ 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 ڕاستم پێبان دایە و بابم خۆشەیە هیبەم دەوێت وریا و تەندروستی بکەم زانیاری ڕاستم پێبان دەبێ پارێزراوم کەن دوور لە کێشە و هەرەوزان 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 بیر و بۆ چوونم هەیە گەر هەڵم کرد لێم نەیە بیر و بۆ چوونم هەیە گەر هەڵم کرد لێم نەیە بیر و بۆ چوونم هەیە گەر هەڵم کرد لێم نەیە بیر و بۆ چوونم هەیە گەر هەڵم کرد لێم نەیە لا 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 سڵاوتان لێبێ عەزیزانی من چۆنن خۆشەویستەکانم هاوڕێیان بینەران هاوڕێ بچکۆلەکانم بەهیوام زۆر زۆر باش بن زۆر دڵخۆشم کە لەگەڵتانم بۆی کە بەرنامەی ژیری و دیاریتان پێشکەشکەم منجا هەروە کۆزان بەرنامەی ژیری و دیاری هەموو یەکشەممە و سێشەممە چەند شەمێک بیڵەن بینەران پێنجشەممە لەگەڵتانی چەپڵێکی بێزوانی کەزانیان ساعت چەند؟ ئێستا ساعت چەندە؟ ساعت چوارە کاتە هەموو یەکشەممە و سێشەممە و پێنجشەممەیەک ساعت 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان نابین بۆی کە ئاستی ژیری هاوڕێکانمان تاقی بکەینەوە و دیاریان پێشکەشکەین. بیرمەکردن بەڕاستی گوێم لە دڵنەدڵێکە ئەوە چییە؟ هەڵەکەی گوێچکەمە وتم خوای ئەو دڵنە لەکوێیەت؟ تومەت هەڵنەکەی گوێچکەمە بەڵێ عەزیزانم ئێوەش دەتوانن کە پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 460 99 یاخود 0 751 849 03 زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەشمان IQ بۆ دابینکردنی دیاری. اینجا هاوڕێیان ئەم هەنگەی گوێچکەم هاوڕێکی پچکۆلم بۆی دروست کردوم. ڤانیامان لەگەڵە لە دوای ئەو پەیوەندی شتێکتان بۆ باس دەکەم بەس بابینی خۆمان بێ باشە. ئەلۆ؟ ئەلۆ؟ ڤانیا؟ بەڵێ. چۆنی؟ باشم. چۆنی ڤانیا؟ وەڵا باشم. یاخوا باش بی. ئەی ئێستا چۆنی؟ بەڵێ؟ ئەڵم ئێستا چۆنی؟ وەڵا ئێستاش باشم. کاتە پێم خۆشە کە هەموو کاتێ باش بی. ئەگەر پەیوەندیمان پێوە بکەی من بڵێم ڤانیا چۆنی تۆ بڵێ باشم. ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە شوێنێکیش بینیمی وتم ڤانیا چۆنی هەر بڵێ باشم باش؟ بەسەر چاو خۆشیە. لەکوێوە لەگەڵمانای چەند ساڵی؟ لە بازیانی 13 ساڵم. لە بازیانەوە 13 ساڵی؟ بەڵێ. ئەی تەمەەن درێژ بی. ڤانیا گوێت لەو گۆرانیە بوو کە دەستپێکی بەرنامە بۆ وتن؟ بەڵێ گوێم لێ بوو. ئەنجە باسی مافەکانی مناڵانەکات. اینجا ئەڵێت کە مناڵان مافیان هەیە ڕەنگەکانیان دیاری بکەم بچنە دەرەوە بگەڕێن. ئیتر مافیان هەیە کە بڕۆم بۆ ئاهەنگەکان کە سبەینێ ڕۆژی ئێوەشە یەکی شەشە ئێوەش مافیان هەیە کە لەگەڵ ئێمەیە بن و پێکەوە کاتێکی خۆش بەسەربەرین. بەڵێ ڕۆژی جیانی مناڵە بەیانی ڕۆژ یەکشەممە. کاتە ئاگاداری؟
بەڵێ ئاگدارم. ئەی ئەزانی ئێمە لەکوێوە بین؟ بەڵێ ئەزانی من و زیتەڵەی هاوڕێم و ماریای هاوڕێم و هاوکارانمان لەکوێ بین؟ لەکوێ بن؟ لە تەلاری هونەرە بین لە سلێمانی سەعات 4 دەستەکەین بە کار و چالاکیەکانمان. دەبەیوان تۆش بتوانی کە لەگەڵمان بینە. بەڵێ لەگەڵتان نابین ئینشەڵڵا. ئینشەڵڵا. باشە گۆرانێکی خۆشمان پێشکەشەکەی یان بڕۆینە لای چەرخەکەمان؟ وەڵا با گۆرانیەکی پێشکەشکەم. دەی باشە. ئامادەم. نێوان دوو چڵی دارێک هێلانە کۆترێکە، نێوان دوو چڵی دارێک هێلانە کۆترێکە، هێلانەشکە لە پوچە و لە ناوی هێلکەیەکە، هێلانەکە لە پوچە و لە ناوی هێلکەیەکە. دەی بەشکم لە خەویدا بیبینێ دڵەکەی. بڵێ ڕۆژ باش دایە گیان کەی فێری فڕینمەکەی. بڵێ ڕۆژ باش دایە گیان کەی فێری فڕینمەکەی. تەلەلەلەلەلەلەندا. ئەو گۆرانی زۆر تایبەتەوە چۆن لەبەرە کردووە؟ وەڵا سەری هینەکەتانەکەم سەری کورساتێکی دزەکەم یوتیوبەکەتانەوە ئەو گۆرانیە فێر بووم. کاتە لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە فێر بە گۆرانکی زۆر تایبەتە بەڕاستی منت خستەوە مناڵی ئەو ساو گۆرانیەمانەوە دەگەڵ هاوڕێیانم. دەست خۆش بێت دووبارە چەپڵێکی بەهێز. بڕۆینە لای چەرخەکەمان؟ باڵێ با بڕۆین. پێمان بڵێ یەک دووسێ بۆی کە چەرخەکەمان بێتە سەر شاشە. یەک وەڵا دارتان ئەبێت تۆ زارمەتم دی لێبەری چارەبامان بڕاوە. بەڕاستە کێشە نابێت بەشکم ئەو بڕگێت بۆ دەکرد و کارەبای ئەکسەر بڕە. باشە کاکە قەی ناکە گوێی مێرە مویمەیە کە لەگەڵمان ناماوی. وەڵا بۆی لەبەری جارێکی تر هەر براوانە بووم لەبەری هینا کارەبامان بڕابوون. ڕاستەکەی قەی ناکە گوێی مێرە فانیا باشە؟ بەڵێ خۆ بێتاقەت نەکەیت. هەر لەگەڵ تۆ بووم بێتاقە نابم. بەڕاستە لەگەڵ من بی دڵخۆشە بی؟ زۆریش منیش بەهاوان شەوە مەزانی لەگەڵ ئێوە بم دڵخۆشە بم وەکو ئێستا. تارا بۆستم بمهێنە پێشەوە سێرکەن چەند دڵخۆشم. ئەو ڤانیا ناشم بینێ کارەبان. تارا یەک دوو سێ. ئەوە تۆ نەتبیریم بازێکم ما ڕۆشتمە ئاسمانی و هاتمەوە لە دڵخۆشیە. ئەی بابەکیان بیگۆڕین بۆستەکان بڕگێمان. بیرکاری باشە ژمارەکان؟ زۆر باشە. کاتە یەک دوو سێ باش ژمارەکان بێنە سەر شاشە. یەک دوو سێ یەک دوو سێ یەک دوو سێیەکی تر یەک دوو سێ. بانیا تۆش یەک دوو سێیەکی تر بڵە. یەک دوو سێ یەک دوو سێکەی ڤانیاش. ئەگەر بێت و ڤانیا جواب بڵێ چی؟ ئەگەر بێت و ئێمە دوو سێومان هەبێ هەردووکی بەیەکەوە بکاتە 12 واتە یەک سێوە کاتە چەند؟ چەند کەڕە دووە کاتە 6. باشە 6 لەگەڵ چەند ناکۆی کەیتەوە کاتە 9. لەگەڵ 3. ئافرین. ئەی ئەگەر بێت و ژمارە چەند سێی لێ دەرکەی ئەکاتە 7. 4. نا ژمارە چەند سێی لێ دەرکەی ئەکاتە 7. 10. باشە ئەگەر بێت و 6 و 3 و 10 کۆکەیتەوە ئەکاتە چەند؟ 19. هاوڕێیان با بزانین ڕاستە؟ چەپڵێکی بەهێز گوێت لە چەپڵەکانی ڤانیا؟ وەڵای گوێم لێ نییە. براوە ڤانیا. زۆر سوپاس دەکەم. پیرۆز بێ هاوڕێ جانەکەم ئاگاداری خۆت بە. خواحەفیز. خواحەفیز. خوا لەگەڵ ڤانیا.
هاوڕێکی ترمان لەگەڵە ئێوەش لە هەر جێیەک بن ئەتوان پەیوەندیمان پێوەکەن تەنها لەسەر مانگ بن ئەتوان پەیوەندیمان پێوەنەکەن ئەگینا لە هەر شوێنێکی تر بن ئەتوان پەیوەندیمان پێوەکەن ژمارەکانمان 0 460 999 یاخود 0 751 849 03 13 هاوڕێکمان لەگەڵە من ناوەکەی ناڵم با خۆی بیڵێ نایبانیە نایڵ ئەلو 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 ئەلووراتە تاچۆنی چۆنی تۆ چۆنی من باشم منیش باشم یاخوا باشبی تۆ ناو چییە؟ بانیا 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 ئەزانم کەیت تۆ کچێکی زۆر جوانی وایە؟ بەڵێ جوانە ئەی بانیا چەند ساڵیت؟ حەوت باشە ئەی بانیا لە کێوە لەگەڵمانایت؟ لە سلێمانیەوە لە سلێمانیەوە زۆر خۆشحاڵین بانیا سبێنێکی شەش ئازانی؟ بەڵێ ئاگاداری؟ بەڵێ سبەینێ لە تەلاری هونەرین بیت بۆ لامان باش؟ ئیشەڵڵا ئەنجام من لە ئێستاوە خۆم ئامادە کردووە گۆرانی خۆشم ئامادە کردووە چالاکی جوانمان ئامادە کردووە سبەینێ ئیشەڵڵا بە یەکەوە کاتێکی خۆش بەڕێەکەین لەبەرەوەی کە ڕۆژێکی تایبەتە بۆ ئێوە یەکی شەش ڕۆژی گیانی مناڵان لە ئێستاوە ئەو ڕۆژەتان پیرۆز بێ بانیە زۆر سپاس بانیا گۆرانێکی خۆشم پێشکەشکە ئەم شانمە ئەو شانم نوقڵەکە و تاگیفان و مادام و قزدان یان بە چۆلەکەکان جی و چۆلەکە بچکۆلەکە ئەکوا چۆلەکەکە ئۆفڕی بینیم تەفڵەیەکی بەهێز زۆر باشە بانیا گۆرانەکەش زۆر تایبەت بوو یاری ڕەنگەکان کەین یان بڕۆینە لای چرخەکەمان بڕۆینە لای چرخەکە کەواتە پێیمان بڵێ 1 2 3 هەربێژی گەاندنی تۆپ با بینە پێشەوە بۆ ئەوەی کە لە ڕێگەی شاشەکەمانەوە ئەم هاوڕێمان بیبینێت کە 6 بۆریمان هەیە ئەنجایەکێک لەوانە تۆپەکەی تیا ئەچێتە ناو گۆزەکە تۆ پێمانەڵی لە کامە لە ژمارە چەنە چ ژمارەیەک دیارەکەی بابێت ئێستا ناتە لای من ئێستا گەشت لە لای من ئێستا تۆشەی بینیت؟ نە ئەی ئێستا بەڵێ بینی باشە ژمارە چەند دیارەکەی؟ ژمارە چەند؟ ژمارە 6 بەڵێ بۆچی 6 لە خۆماڵە هەر لە خۆتەوە ئاستەکەم ژمارەی زۆرە بانیا ژمارەیەکی ترمان پێڵێ بەڵێ ژمارە چەند؟ 3 بەڵێ باشە ژمارە 3 ئەنجا ئەبێ بڵین 1 2 3 1 2 3 بۆ ژمارە 3 ڕاست دەرچوو هەر بژیت بانیا پیرۆز هاوڕێ جوانەکەم زۆرم خۆشەوی بانیا ئاگاداری خۆت بە باش منیش زۆر زیاتر خوافیز بەڵێ خۆشەویستان وتم شتێکتان پێڵێم بەس نهێنیە نازام ئێستا بیڵێم یان دوای بیڵێم کەی بیڵێم بەدڵی خۆم دەنایڵێم کێمان لەگەڵە محەممەدمان لەگەڵە
محەممەد بەڵێ چۆنی؟ باشم یاخوا باشبی لە کێوە لەگەڵمانای؟ لە دووسخورماتووە بخوا بەڕاستە؟ بەڵێ وەڵا زۆر خۆشحاڵین. ئەوە چۆن پەیوەندیت پێوە کردین؟ باوکم پەیوەندی کرد. کەواتە دەستەکانی خۆش بێ، سپاس کە هاوکاری کردی. ئەی پێمان بڵێ دەن و باسی ماڵۆتان هەموو لای باشن؟ باش الحەمدولله. پێمان خۆشە ئەلحەمدولله. ئەی لێ پێوتی باشی؟ وەڵڵی من بۆستە با بیرێکەم و باشە تۆ بڵێ من باش بم. بڵێ زۆریش باشم. ئەبێ باش بی. زۆر سواس دەکەم، زۆر باشم. بڵێ بۆ لەبەر ئەوەی سبەینێ 1/6 ڕۆژی جیهانی مناڵانە. ئەنجاوە من نزیکی 6 ساڵەکارەکەم بۆ مناڵان. لەو ڕۆژەیە زۆر پێم خۆشە بێ کە هەمووتان ببینم، دڵخۆشتان بکەم. بۆی لە ئێستاوە دڵخۆشم لەبەری دڵنیام سبەینێ زۆربەتانە بینم. ئەنجا خۆم ئامادە کردووە. ئیتر ئاوایی زۆر دڵخۆشم، بۆیە زۆر باشم. محەممەد ئەوە چیرۆکەکەی من بوو. محەممەد بەڵێ ئافرم وتی بەڵێ ئەزانی زیتەڵەی هاوڕێم ئەو مناڵانەی زۆر خۆشەوەیە کە بانیانەکەین یەکسەر ئەڵێن باڵێ. کاتە محەممەد لەگەڵمان ماوی؟ زۆر باشە، بڕۆینە لای چرخەکەمان. بابچین 1 2 3 بابزانین چرخەکەمان چیمان بۆ دیارەکە بۆ محەممەد جیاوازی وێنەکان. ئەنجا محەممەد ئێستا وێنەیەکی زۆر جوانیەتە سەر شاشە کە هەردووکیان هاوشێوەی یەکن، بەڵام کۆمەڵێک جیاوازی تایە. تۆ ئەبێ 5 جیاوازی یان زیاترمان بۆ بدۆزیتەوە. باشە؟ دەست پێ بکەین. 1 2 3 وێنەکەمان بۆ گەورە بکەن. ئەنجا پێمان بڵێ جیاوازیەکان چین؟ ئەی بینی وێنەکە؟ زۆر باش. ئەی جیاوازیمان پێ ناڵێ؟ محەممەد بۆستە یارێ بۆ سی باش. سکۆتەرەکە هاتە سکۆتەرەکە بە پێچەوانەیە کوڕەکە. باش گڵۆپەکان چیەکە؟ گڵۆپەکان یەکێکیان لێرە هەیە لەو پەمایەکە کتێبی دەستی کچە پەمەیەکە. 3 بلوزی بەر ئەستێرەکە. بلوسی بەر ئەستێرە لە ئاسمان بگەڕێمیان لە ئەستێرەکە ڕاستە نەخشەکەی. 2 3 1 2 3 4 یەک جیاوازی ترت ماوە محەممەد. کوڕەکەوە ئەگەڵ کوچەکەی دانیشتووە شەیارەی ئەو قەتەی وە لە ملێتی قایشەکە. کەواتە پێر دەستەکانت خۆش بێت. هەر بژیت پیرۆزە هاوڕێجانەکەم ئەوێ بەزدە چی؟ کاتەکە تاو بوو محەممەد. ڕۆژێکی تر هەوڵ بکە لەگەڵ نانابیت. سڵاو ڕێزبان هەیە بۆ خێزانە کەشت و بۆ براکەشت. خوات لەگەڵ.
ئێوەش توان پەیوەندیمان پێ بکەن لەوانێ بڵێم بە چ ژمارێک منیش پێتان بڵێم بە ژمارەی 0 4 9 یاخود 0 5 8 3 سیانزە. بەڵێ کێما لەگەڵە کەواتە لە دوای پشوویەکی کورت پێتان ئەڵێم کە کێما لەگەڵە. دووبارە ڕیڤامان لەگەڵایە. پێم وتن دوای پشوێکی زۆر کورت پێتان ئەڵم کێمان لەگەڵایە ڕیڤامان لەگەڵە. ڕیڤا ئەنجا بڵێن لە کیۆ لەگەڵمانایە. ڕیڤا چۆنی؟ باشم. یەخوا باش بی. ڕیڤا خێرا بە بینەران بڵێ لە کیۆ لەگەڵمانای؟ هەولێرەوە. لە پایتەختەوە پەیوەندی پێوە کردوین. یەک دنیا خۆشەویستیمانێ بۆ هاوڕێیانمان لە هەولێر. دواتر تۆ بە هاوڕەکانە بڵێ باشە؟ بڵێ داتەوار یەک دنیا خۆشەویستی بۆ ناردن. بڵێ چەندێکیان بۆ بنێرە. زانین چەندێک؟ چەندێک؟ باشە. ئەوەنە باش؟ ڕیڤا چەند ساڵی؟ حەوت ساڵی. ئەی تەمەن درێژ بی. ئەی گۆرانێکی خۆش بۆ ئامادە کردوین؟ باڵێ. باڵێ کەواتە با پێکە گوێمان لێبێت لە گۆرانی خۆشەکەی ڕیڤا. کوردستانەما بەهار هات خۆشی وە گوند و شارها وزوگەی بمرادی دەخوێنێ بە ئازادی بەپوڕەتم بۆ توڵدەچم بۆ سەیرانی و دانا ئەوسیا دەشتار کوردستان بەهەشتا. بەهەشتا دەستەکانت خۆش دەنگت خۆش بەڕاستی زۆر تایبەت بوو. ئەوە لە کێ فێر بوویت ئەو گۆرانیە؟ لە مەکتەب. لە مەکتەب. دواتر فێری منیشی کە باش چکە زۆر خۆش بوو. باشە ڕیڤا حەزەکەی یاری ڕەنگەکان بکەین؟ باڵێ. باڵێ باشە کەواتە ئێستا من بە گۆرانیەڵێم ڕەنگێکەڵێم تۆ ئەبێ نمونەیەکم پێ بڵێ باش؟ باش. گەرم دنیاە هەر هەمووی ڕنگ بێ پێتەڵێ ئێستا چیم بەدڵا بێ ڕنگ نییە بڵێم لام ناشرینە گەردووم بەبێ ڕنگ تۆ بڵێ جوان بێ سپی بۆ چی؟ بۆ هاوڕەکان؟ بەفر. بۆ بەفر. سپی بۆ بەفر. ڕەش بۆ شەو. ڕەش بۆ شەو. سەوز بۆ چی بێ؟ گیا. ئەی سووریش بۆ گوڵی سوور. گوڵاڵ لە سوورە. گوڵاڵی سوورە. باشە جۆرەکانی زەرد بۆ تیشکی هەتاو بۆ گوڵی زەرد. بۆ گوڵی زەرد. کەواتە دەتوانین ڕەنگەکانەمەی بکەین بە گوڵی زەرد گوڵی سوور گەڵای گوڵەکان سەوز. کەواتە چەپڵێکی بێت بۆ ڕیڤا. بڕۆینە لای چرخەکەمان. با بڕۆین. 1 2 3 هەر بژی. زانیاری گشتی کاتی ئەوەیە کە بۆکسەکان کەینەوە و پرسیارت لێکەم. اینجا با بڕۆینە لای بۆکسەکانمان. پێمان بڵێ 1 2 3. 1 2 3. 1 2 3 1 2 3. پرسیاری سیانزەیە من بۆ هێناوی. بۆت بخوێنمەوە؟ باڵێ. کەواتە پرسیاری سیانزەیەممان ئەڵێت زۆرترین بڕی گاز کە لە بەرگە هەوادا هەبێ کام گازەیە لە بەرگە هەوادا هەبێ؟ ئۆکسجین، هایدرۆجین، نایترۆجین.
بەتۆنی دەڵەکە هاتوانی پلانی کە کامێ ئەلو نایدۆجینەوە کامیان نایدۆجین نایترۆجین بابزانین ڕاستە پیرۆزە هاوڕێ جوانەکەم براوە بووی ئێمەش دیارەکەت بۆ نێرین بۆ هەولێر تۆ دەتوانی لە ڕێگەی نووسنگەکانمانەوە وەری بگری باشە؟ دەست خۆش بژیت خوافیز خۆشەوەی ئاگاداری خۆت بە سەلام بکە لە هاوڕێکانت پێیان بڵە کە چەندم خۆشەوێن سبەینێژ ڕۆژی جیهانی ئێوەیە ڕۆژی مناڵان یەکی شەش ئەو ڕۆژەشتان پیرۆز بێت پەیوەندێکی داخراوەتەوە؟ ڕاستەنە ئای کێمان لەگەڵا ئێستا لیما 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 چۆنی باشمەی تۆ چۆنی یاخوا باش بی وڵڵا من زۆر باشم اینجا هەموو هاوڕێکانم ئەمڕۆ پیانتم چۆنی منیش ئەمڵێم زۆر باشم لەبەرەوەی کە سبەینێ ڕۆژی جیهانی منداڵانە باڵێ ئەم ڕۆژەتان پیرۆز بێ لە ئێستاوە لە هەمووتان زۆر سپاس دەکەم لەکێوە لەگەڵمانای چەند ساڵی لە چەمچە ماڵەوە ئیم ساڵەکە ئەممە 7 ساڵ ئەی تەمە درێژ بی یاخوا باشە 7 ڕەنگم پێ بڵێ کە زۆرت حەز لێە پۆمایی منیش ساڵ منیش سوور منیش و سینی ئاسمانی لەگەڵ ڕەنگی هەورەکان منیش هەمووی منیش ڕەنگەکان زۆر جوان بوون باشە ئەگەر من کاغەزێک بەمێ و ڕەنگەکانیش بەمێ وێنەی چێکێشی وێنەی ئاژەڵی پشیلە ئەکێشم پشیلە؟ بەڵێ باشە پشیلەکە چۆنەکێشی بەو شێوەیە ئەکێشی کە لە ناو سروشتا بێیان خواردن بخوایان لە ماڵی ئێوە بێیان لە باوەشی تۆیا بێ چۆنێکێشی لە ناو سروشتا بێ چەند جوانە ئەی هاوڕەکانی بۆ دروستەکەی؟ بەڵێ هاوڕەکانیشی دروست دەکەم بۆی دڵخۆش بێ ئەی کە جوانە چەند جوانە وێنەیە کەیەکێشی بێنە بۆم بە هەڵی واسم کردم ئەیهێنم ئەنجە کە وێنەکەت کێشا هێنات بۆ لام ئەزانی منی ژەڵم چی؟ ئەڵێ چی؟ ئەڵێم دوێنێ لەگەڵ مامۆستامان چوین بۆ باخچەی ئاژەڵان مامۆستا باوتەی شیرین ناوی ئاژەڵانی فێر کردین اینجا وێنەکە هێنم ئەڵێم سێرکەن کە هەموو ئاژەڵەکانی تیا ناوی شێر و ورچ و ڕێوی هی کاروێشک و هی پشیلەش زادە تامی شتێکی زۆر خۆشم ئامادە کردووە خۆم ڕاستە؟ بەڵێ شتێکی زۆر خۆشی بۆ ئامادە کردی بینەرە باگوێمان لەبێ هاتینەوە دووبارە بۆ چیرۆکی ئەمجارە هاتینەوە دووبارە بۆ چیرۆکی ئەمجارە جۆرجی کیژێکی جوانە زۆر وریا و خانومانە جۆرجێکی خنجیلانە زۆر وریا و خانومانە جۆرجی ئەو کاتە دڵشا دەبێ کە بابا پێیشا دەبێ ئەو کاتە دڵشا دەبێ کە بابا پێیشا دەبێ ئەوسا ئێمەش وەک جۆرجی هەردەم دەژین باخۆشی ئەوسا ئێمەش وەک جۆرجی هەردەم بژین باخۆشی جۆرجی دەست خۆش زۆر سپاس لە کەناڵی کورتاتەوە فێری ئەمە بووم پێم خۆشە کەواتە ببینن هاوڕێیان مناڵەکانی هاوڕێم هەمیشە لە دزگای میدیای کورساتەوە لە مای مناڵانی کورساتەوە فێریشتی بە سوو دەبن اینجا ئەو زنجیرە کارتۆنەش یەکێکە لەوانەی کە زۆر تایبەتە لە لای هەمومان هەم من هەم مناڵەکان هەم دایک و باوکی مناڵەکانیش لەبەرەوەی کە هەمومان یادگاریمانەیە لەگەڵ ئەو فیلم کارتۆنە اینجا بۆیە بەڕاستی
ڕاستی زۆر دڵخۆش بووم کە پێشکەشی کردین. زۆر سپاس منیش دڵخۆشم کە بۆ یەکەم جار لەگەڵ تا قسەم کرد. بۆ یەکەم جار؟ بەڵێ بەڕاستە؟ بەڵێ دادەچەوات. کەواتە من تۆ یەکەم جارە پێکەوە قساکەین زۆر دڵخۆشم. تەسەوەرەی دڵخۆشم هەروەها. وەڵا منیش باشە چی بکەم زۆر دڵخۆشم. چمە لای چەقەکە؟ باش. باشە تۆتی لەکوێوە لەگەڵمانای؟ چەمچەماڵ. لە چەمچەماڵەوە. ئەی سبەینێ ناتوانی بێی بۆ لامان؟ بینێ ئێمە لە تەلاری ئەگەریشی هەیە بێم. ئەگەریشی هەیە کەواتە بەخێر بێ لە ئێستاوە. جزی تەڵەشمان لەگەڵە ئایسە لە ماڵ نییە گینام هێنا ئەویش تۆفی قسەمان بۆ بکات بەس ئەو ڕۆژتەوە ڕاستی ڕۆژ بۆ تەلاری هونەر بۆ ئەوەی کە هاوکاری ستافی ماوەی مناڵانی کورساتکە کار و چالاکیەکانیان ڕێبخەن و خۆیان ئامادە بکەن و میزەڵانەکان هەڵواستن و جە بڵێ چی؟ تۆ بڵێ چی؟ چی؟ زیتەڵە هیوایەتێتی کە فۆ بکاتە میزەڵان بەس دواتر بیشی تەقێنێت. ئەجا هەمیشە من لە چالاکیەکانە یارمەتیم ئەڵم زیتەڵە ئەو میزەڵانم ئامادە کردو کە چی سەرەکەم بە پەنجەکەی ئێتەقێنێت. ئیتر منیش ئەترسم. زۆر باشە بڕۆینە لای چەرخەکەمان؟ بەڵێ پێکەنینەکەش زۆر خۆش بوو. زۆر سپاس. یەک دوو سێ. میزەڵان فۆم تێکردا گەورە بوو. یەک دووبارە سێ. میزەڵان فۆم تێکردا گەورە بوو تەقی بە دەست و چاومە. دۆزینەوەی بووکەڵەکان بڕگێکی زۆر خۆشە. دادەچەوە تۆ یارمەتیم دە چونکە دایک و باوکم لە ماڵەوە نیم. ئۆی قەی ناکا بەسەر چاو. ئەی کێ پەیوەندیەکەی بۆ وەرگرتی؟ وەڵا خۆم زۆرم حەز بەم بەرنامەیە هەموو ڕۆژ بۆی هەوڵێم. کەواتە پێمان خۆشە کە لەگەڵمانای ئەمڕۆ ئینجا ئیشەڵا براوە شەبی بۆی کە ئەوان هاتنەوە بڵێ براوە بووم دایە و باوکە. ئەنجاوانیش پیرۆزباری دێت. خۆشە ئاوهابی بیتەوە. کاتی شەڵای بیتەوە باشە؟ وەرە با بڕۆینە لای ژمارەکانمان. لە ژمارەیەکەوە هەتا وەکو ژمارە 8مان هەیە. ژمارە چەند دیاریەکەیت؟ با ژمارە 1 بێت. با ژمارە 1 بێت. 1 2 3 جوچکەکەی تیاسێریکە. با منش لای منش بێتە سەر شاشەکە. باشە دەی بیبینە فەرم. اینجا ئەبێ هەمان بووکەڵە بدۆزینەوە یەکێک لە ژمارەکان تایەتی بەس با پێکەوە بگەڕین. ئەتوانین 3 ژمارەی ترمان پێ بڵێ ژمارە چەند دیاریەکەی؟ ژمارە ژمارە چەند؟ ئێستا وەڵای سێرێکم زۆر دوو دڵم. زۆر دوو دڵی کرد ژمارێکمان پێ بڵێ. با ژمارە 3 بێت. نانە ژمارە 4 1 2 3 پڕ گوڵی ماڵ ئەوە گوڵەکەمان بۆ دەرچوو. پڕ گوڵی جوانە ماڵمان گوڵی نازدارونیان. یەک ژمارە درۆشت ژمارێکی ترمان پێ بڵێ. دەتار هاوکاریم کە. باشە لە خوارەوە بگەڕێ. ژمارە ژمارە 7 زۆریش دڵنیانیم. 7 بابی کەینەوە قەی ناکە. ئەمە بۆکسی دووەمتە. 1 2 3 پیرۆزە یەکسەر براوە بووی. زۆر سپاس دادەکەوات. خواحافیز خوات لەگەڵ.
خواسی خوافیز وڵا ڕاستیەکتان پێ بڵێم خۆشم نەمەزانی لەکوایە بەس ئەم جارە ئەو هاوڕێمان وەرەگرم ئەگەر لێمون بوون بوو کەڵەکان پەیوەندی بکەم بۆەوە بۆی کە پێمان بڵێ لەکوێ زۆر باشە ئازیزانی من سەرکەن شتێکتان پێڵم بەزوتم بانهێنی بێ دەبۆستن شتێکتان پێڵم نایڵم خۆماما دەکرد شتێکتان پێڵم بڵێن چی لە ناو گیرفانما ئەم گیرفانە بوویان ئەم گیرفانە بوو پێشەوەی بێن بۆ بەرنامە دوو هاوڕێم هاتم بۆلا ئیتر زۆر جوان بوون ئەم نامەیەیان یامێ ئەنجە نووسراوە لەلایەن ئەلین و ئیلیان بۆ دادەتەوار جابا بۆتان خوێنمەوە سەری دەسوخەتی کەم چەند جوانە ئەڵێ سڵاو دادەتەوار زۆرم خۆشەوێت منیش ئینشەڵڵا تەمەنێت پڕ خێر و خۆشی بێت لەگەڵ ئێوەشە من ئەلینم خوشکەکەشم ئیلیان منیش تەوارم هەردووکمان یەکی یەک جار پەیوەندیمان بە بەرنامەکەتەوە کردووە تکایە بەردەوام بە بەسەر چاو بەردەوامە بین زۆر زۆرم خۆشەوێن بەڕاستی سێریکەن چەند جوان و نامەکەی ئەلین و ئیلیان منیش زۆر زۆرم خۆشەوێن ئینجا بە دڵنیاییەوە بەردەوامە بین بۆ ئەوەی کە خزمەتی زیاتری ئێوە بکەین زیاتر دڵخۆشتان بکەین سبەی نوێژێکی شەشە ڕۆژی گیانی مناڵانە لە تەلاری هونەرە بین لەگەڵتانە بین بۆ ئەوەی کە ئەو ڕۆژە تایبەتەتان پێکەوە بین و بەیەکەوە کاتێکی خۆش بەڕێ بکەین پەیوەندیکەمان لەگەڵایە دیەمان لەگەڵایە دیە گیۆم لە دەنگی پێی ساوێن دیە ساوێنمان لەگەڵا چۆنە چۆنی بەخێر بێئازی تو چۆنیم زۆر ئەوە چی ئەمڕۆ لە منە چی تەعام پێتان بڵێم من ئەمەم لەبەر تەوار کرد ژیناوە بەرنامەکەی خۆم لایە بەمتون با لێکچین ئۆی کەواتە خۆی ئامادە کردووە بۆ بەرنامەی ماوەی ئەی چۆن؟ بناڵ سانشتێکی خۆشی بۆ باسکەم یەڵا لە جەژنا پەیوەندیان پێوە کردین ئێ. جا دووسێ مناڵ هەواڵی تۆشیانە پرسی بەڕاستە یعنی لێ ماڵە ناوکەت خۆشەویست پێ بوون خۆشەویست بووی بووی بە هاوڕێی ئەوان خۆشەوێن هەموو کەزاکانم لە هەموو پورەکان زیاتر منیان خۆشەوێم زۆر پێ کەواتە خۆشە خۆشەویستی هەمووانی ڕێک لە لای ئێمە ژوان بەڕاستی ئەو خشەکان مەیبینن دڵیان پشگیری و قسەیەمەکەن ئێمەش پشگیریەکەین ئەی چۆن ئەی کێمان لەگەڵە کێمە لەگەڵاوتمان دیە دیەمان دیە چۆنی باشم یاخوا هەر باش بی لە شو لەگەڵمانی لە سێ سادق سەی سادق ئەو پێم بڵێ چ شتێکی تایبەت هەیە سەبارەت بە سەی سادق جا بڵێ چی هەمیشە کە تۆ ڕەوەندیان هاوڕێکانم لە سێسایقۆ لەگەڵمانە ئەو بۆ؟ نازان بۆ قەینا پێما خۆشە لە هەر شوێکی کوردستانەوە بن زۆر زۆر خۆشحاڵین. دیجان ئەزانی گۆرانێکمان بۆ بڵێ گۆرانی ئەزانی ئۆی ناوەڵە گۆرانی بڕۆینە لای چرخەکەمان بەڵێ ئامادەی با یاڵا بڕۆین با با بڕۆین با بڕۆین کەواتە یەک دوو سێ هیوادارین بەشێکی دڵخوازی خۆ بۆ دەرچێ من لێ ڕۆقەلە خۆلەکان اینجا با بزانین گیانم ئەتوانی بۆم بپڕین بەڕاستە حەزی لەم بڕگەیەنە کەواتەی گۆڕین ئەی گۆڕین یەڵا یەک دوو سێ ئەوەش لەبەر دڵی تۆ گەست شکاندن ئەم ئەم هیوادارم بڕگەیە بڕگەیان بە دڵ بەدڵ بێت دەوایەت خۆتی کردم خۆلەکان دیکەنەوە پۆلەکان وڵی لە سەی وڵی تەلەفۆنی ناگەڕێتەوە. کردووە دڵی ناشکێنین ئەچینە لای پۆلەکان ڕۆینە ئەنجا بڵێ چی تۆ بڕە لای پۆلەکان منیش با کارتەکەی دەست یەڵا فێنم کەواتە ئەنجا پۆلی چەند بوو پۆلی چەند بوو پێنج پێنج ئەبێ بۆ ئەمەیان ژمارە بەدڵی پێنج ئەو. بۆ بکەرم. بۆکسی ژمارە یەک دوو سێ هیوادارم بێنە بە پرسیارێکی دڵی ئاسان خۆت. بێت خۆش پرسیاری چەندەمە پرسیاری یانزە یانزە وەرە
ئەڵێ لە پێشەوە بۆمان خوێنەرەوە ساوێنگیان پرسیارەکە ئەڵێت ئەو چۆن ئەیبەستێت هەڵبژارنەکان منەی زانم بیکەینە ناو فڕن منەی زانم بیکەینە ناو بەستەر یاخود بیکەینە بەرخۆر منەی زانم دیە. منەی زانم منەی زانم منەی تەلەڤەزیرەکەی ناوپۆل بڵێ من بڵێ بەڵێ 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 ئەو چۆن ئەیبەستێت بۆ بڵێم هەڵبژارنەکان جاری نهاتەوە بەشەکەکان بیکەرە ناو فڕن نەکەی نەکەیتە ناو بیکەینە ناو بەستەر با بزانین ڕاستە بەڵێ باشە چاپلەکان هاوڕێکەم بەڵمانە ماوی ئەگەر بیکەینە ناو فڕن چی لێت ئەتوێتەوە هەر بژی کەواتە وەڵامەکەت ڕاست بوو پیرۆز دەبێ پیرۆز زۆر دەبێ خۆشحاڵ ژینگیان. بووین کە لەگەڵمان نابووی خوافیز خافیز خوافیز ئەرێ ساوێن ئەوە بۆ بە ساعت 5 واتۆ هاتووی بۆ لامان ساعتیشم پێنێ ئەرێ بۆ هەمیشە کێن؟ جەرمایەتی ئیتر ئەزانم کە کاتمان تەواو بۆ کۆتا پەیوەندیمان بوو خۆشحاڵ بووین کە لەگەڵمانە بوو هەموو هاوڕێکانم پیرۆزیان بێ کە ئەمڕۆ براوە بوون سبەینی ڕۆژی پیرۆزیان گیانی بێت. مناڵانە ڕاستە لێرۆ با دووبارە پیرۆزباییان لێ بکەین و سبەینێ لە تەلاری هوەرە بین سەعات 4 پێمان خۆشە بێ کە زۆرترین هاوڕێمان بێن بۆ لامان یەکتری ببینین و ئێوە دڵخۆش بکەین و لەو ڕۆژە تایبەتەیە لەگەڵتانە بین تۆزێکی ترکە ساعت 5 شکە من بەیان لە بەرنامەکەیەوە نابم ڕۆژی جیهانی مناڵانتان پیرۆز بێت بە تایبەتی مناڵانی کوردستان هیوادارم لەو ڕۆژەیە بتوانن بەدڵی خۆتان ئەو ڕۆژەتان بەڕێ بکەن و وەرن بۆ ئەو شوێنەی کە دادەتەوار پێتانیڵێت هەلاری هوەر زۆر باشە کەواتە ساعت 5 ساوێنگیان لە کورسات مەگەزینەوە لەگەڵتان نابێ بڕگە و بابەتەکانی خۆی بۆ ئێوە باسەکات و من لێرەیە ماڵاوایتان لێکم ڕۆژی سێشەممە ساعت 4 لە بەرنامەی ژیری و دیاری ئەگەڕێمەوە بۆلاتان و زۆریشم خۆشەوێن و ساوێنیش بە هەمان شێوە بێگومان. خوا حافیز و خواتان لەگەڵ خافیز